زانیاریان زیاتر لەسەر ڕەوشە باژێڕە هەولێرە و کاروچالاکیین و ئیرۆ تێن ئەنجامدان ژمارە ڕابگەین. بەڵێ دیارە ئەمڕۆ کاروچالاکیان لە شاری هەولێر زۆرترە لە ڕۆژانی ڕابردوو و کارەکانی لەلایەن پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیرانەوە زیاترە. ئەمڕۆ بڕیارە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی خۆی ئەنجام بدا بەپێی زانیاریەکان کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران زیاتر لەسەر پێدانی موچەی فەرمانبەرانە بێت لە پێش جەژنی قوربان ئایا دەتوانن لە ماوەی پێش جەژنی قورباندا موچەی مانگی تەموزی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکەن یاخود ناکۆبوونەوەکە یەکێک لە خاڵەکانی ئەوە دەبێت وەرە سەر ڕەوشی ئێستای بەرەکانی جەنگ و ئێستای هەرێمی کوردستان کۆبوونەوەکەی ئەنجام دەدرێت. هەر بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەسەر موچەی هێزەکانی پێشمەرگە ئەنجام بدات چۆنێتی و ئایا پێدانی موچەکە لە پێش جەژنی قورباندا دەبێت یاخود نا. هەر ئەمڕۆ لەلایەن لیژنەی خوێندنی باڵا و پەروەردەوە لە پەرلەمانی کوردستان وەزیری خوێندنی باڵا بانگێشتی پەرلەمانی کوردستان ئەکرێت لەسەر ئەو دۆخەی ئێستا خوێندنی باڵای تێدایە بە تایبەتی تواناسازی کە لە ئێستادا وەکو خۆیان دەڵێن هیچ کارێکی بۆ نەکراوە بەشێکی زۆر لەو خوێندکارانی لە دەرەوە دەخوێن قەرزێکی زۆریان لەسەر و لە ئەستۆی خۆیان دەخوێنن. وارە ئەمڕۆ بڕیارە وەفدەکەی باکووری کوردستان کە لە چەند حیزبولایانی باکووری کوردستان پێگاتەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بێنە شاری هەولێر و سەردانی بەشێک لەلایەنە سیاسیەکانی شاری هەولێریش بکەن لە نزیکەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی شاری هەولێردا کۆبوونەوە لەسەر دۆخەکەی هەرێمی کوردستان و باکووری کوردستانیش قسە بکەن. بەڵێ هێرشقات